بەڕێزان سڵاوتان لێبێت، شەوتان باش، خۆشحاڵ و ئاسوودەم کە لە بەرنامەیەکی دیکەی کۆتایی هەفتەدا دێمەوە خزمەتتان. تەوەری ئەمڕۆمان تایبەتمەندە بە کێشە و گرفتەکانی قەزای خورماتوو. دیارە قەزای خورماتوو وەکو ناوچەیەک لە ناوچەکانی مادەی 140 بێگومان لە کێشە و گرفت بەدەر نییە. بابزانی کە ئەمڕۆ تا چەند ئەو قەزایە بە سەرجەم پێکاتەکان و سێکتەرەکانەوە بەدەست هەندێک کێشەوە ئەناڵێنن. بۆ نمونە هەر کاتێکە دۆخی سیاسی عێراق ناهاوسەنگ بێ، نالەبار بێت، دۆخێکی نەخوازراو بێت، بێگومان یەکەم جار و یەکەم وێزگە کە کاریگەری بخاتە سەری ناوچەکانی مادەی 140 بەتایبەت خورماتوو و خانەقین کە ئەمانە زیاتر نزیکترن لە ناوچەکانی خواروی عێراقەوە. بێگومان ناوچەکانی مادەی 140 یعنی لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆمەوە کێشەی خزمەتیان هەیە و هاوکات کێشەی ئەمنیان هەیە و کێشەی سیاسیان هەیە و ئەمەش بێگومان کاریگەری هەبووە لەسەر کۆی سێکتەر و بوارەکان. بیرمان نەچێت لە سنووری قەزای خورماتوو ناوچەی داودە کە ئەوی شێشەکە لەو ناوچانێکەوە بەدەست بوونی چەکداران یاخۆ تیرۆریستانی داعشەوە ئەناڵێنێ و لە ماوەکانی ڕابردوودا خەڵکی ئەو ناوچانە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوای ئەوەیان کردکەوە ناوچەکانیان کێوماڵ بکرێ و لە تیرۆریستان پاک بکرێنەوە. دیارە هەرچەندە لە ماوەکانی ڕابردوو یاخود لە چەند ساڵی ڕابردوو سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق بەڕێز حەیدەر عەبادی ڕایگەیاند کە داعش لە ڕووی لۆجستی و سەربازیەوە کۆتایی پێهاتەوە، بەڵام لە ئێستاشدا بینی کە ناوبەناو داعش پەلەماری خۆی پیلانی خۆی ئەجێڕێت دژ بە پێکاتە جیاوازەکانی عێراق و بەتایبەت ئێمەی کورد. ڕاستە داعش لە ڕووی سەربازیەوە لاواز بە، بەڵام لە ڕووی ئایدیۆلۆژی و لە ڕووی فکریەوە هەرما و هەر ئەشمێنێ. بۆیە بەدەر لەوەش لە خورماتوو کە لە ئێستادا بەتایبەت لە دوای کۆتا هەڵبژاردن کە ئەنجام درا، قەزای خورماتوو نوێنەرێکی خۆی هەیە لە پەرلەمانی عێراق و هەروەها ئەندامی نیشتنی ئاسایش و بەرگریە لە پەرلەمانی عێراق. ئەو ئەتوانن ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی یاساوە چی بۆ خەڵکی خورماتوو بکەوە تا چەند نتوانێت کە ئەو مافە یاخود ئەو ئستحقاقیکەوە خەڵکی خورماتوو هەیەە بۆیان بجێڕێتەوە و بیریشمان نەچێت لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم یاخود بەر لەوەش بە حکمی کۆمەڵێک کێشە و کۆمەڵێک بابەتی سیاسی و ئەمنی و ناتەبایی نێوان پێکاتەکان بەشێکی زۆر لە کوردانی خورماتوو کۆچیان کرد بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەمە تا چەند نەهاوسەنگی لە ڕووی پێکاتی سوکانی یاخود پێکاتی دانیشتوانی خورماتوو گۆڕیوە و هەروەها نەهاوسەنگی لە ڕێژەی فەرمانبەرانی کورد لە دامەزراوە حکوومیەکانی خورماتوو و هەروەها لە ماوەکانی ڕابردوو یاخود ئێستاشی پێوە بێت بابزانین تا چەند گەنجانی خورماتوو لە ڕووی دامەزراندنەوە بێبەش نەکراون و ئەوانیش هاوشێوەی شارەکانی دیکەی عێراق یاخود با بڵێن هاوشێوەی ناوچەکانی دیکەی مادەی 140 ئەوانیش بە هەمان شێوە مافی خۆیان و ئستحقاقی خۆیان وەردەگرن و ئەتوانن کە لە تەعینات یاخود لە دامەزراندن بێبەش نەبن. پرسی پێکەنانی دوو لیوای هاوبەش ئەمە تا چەندە بێتە مایی خۆشبەختی و خۆشحاڵی بۆ دانیشتوانی خورماتوو کە بێگومان لە خەڵکی ئەو قەزایە پێک دێت. ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە لەگەڵ زۆر بەڕێز کاک کەمال کەریم کە بەڕێزیان کارجێڵی مەڵبەندی شانزەی حەمرینن. کاک کەمال سڵاو دەبێ بە خێراتیت. زۆر سوپاس. سەرەتا زۆر سوپاس بۆ کەناڵی کەرکووکی ئازیز، سوپاس بۆ جەنابتان. زۆر بەخێر. دیارە من خۆم متابعەیەکی کەناڵی کەرکووکم و کەرکووک تاکە کەناڵێکە لە سنووری مادەی 140 خزمەت بە خەڵکی ئەم دەبەراکە. زۆر سوپاس. خۆمانە بەخێراتی زۆر بەخێر بێت. کاک کەمال بەگشتی دۆخی سیاسی لە خورماتوو لە ئێستادا لە چ هەستێکایە؟ نی بێگومان نەزانین کە ناوچەکانی مادەی 140 بەگشتی فرە پێکهاتەیە، فرە مەزهەبە، فرە ئاینی جیاوازە، فرە حزبی جیاوازە، بەڵام بێگومان ئەمەش کاریگەریە بێ لەسەر دۆخی سیاسی یاخود بە پێچەوانە دۆخی سیاسی کاریگەریە بێ لەسەر شیرازەی پێکهاتە یاخود دانیشتوانی ناوچەکە. کەواتە لە ئێستاە دۆخی خورماتوو بەتایبەت لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆمەوە دۆخەکە چۆن هەڵسەنگاندنی بۆ کرێت؟ بەڵێ زۆر سوپاس. ئەگەر ئێمە لەسەر دۆخی سیاسی قسە بکەین، سەرەتا ئەچینە سەر وەزعی ئەمنی شارەکە. وەزعی ئەمنی شارەکە وەکو جەنابەت ئیشارەت بۆی کرد لە دوای لێکەوتەکانی ڕێفراندۆمەوە دیارە بەشێک لە خەڵکەکەی ئێمە ئاوەرە بوون بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان، بەڵام لە دوای
ریفراندۆمەوە بە تایبەت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دیارە خەڵکەکەی ئێمە وردە وردە گەڕانەوە بۆ شارەکە. ئێستا ژمارەیەکی باش لە خەڵکی خۆرمات و ئەوانەی کە ئاوەرە بوون گەڕانەتەوە. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە هەوڵێکی باشماندا بۆ تقریبان قارەبووکردنەوەی ئەو خەڵکانەی کە لەوێ بوون، نەک لە ڕووی بەڵام ئەو خانووە ڕوخانە ئەوانەی کە ڕووخاون ئەوانەی کە تەقینرانەوە، ئێمە ئەو خانوانە جارێکی تر هاوکاری ماڵەکانمان کرد بۆ ئەوەی بتوانن خانوەکانیان چاک بکەنەوە و وردە وردە لەگەڵ چاکبوونی بارودۆخی ئەمنی شارەکە ماڵێکی باش گەڕانێتەوە. ئێستا ئەتوانم بڵێم لە 90 ئەو ماڵانەی کە لە ئەنجامی ریفراندۆمە ئاوارە بوون ئێستا گەڕانێتەوە بۆ شاری خۆرماتوو. بە هەوڵی خۆتان یاخود هەوڵی شخصی خۆتان یاخود بۆ نمونە حکوومەتی عێراق و لایانی معنی بێگومان ئەم قەرەبووکردنەوە پێویستی بە دامەزراوەیەکی زەبەلاح و گەورە هەیە بۆی کە قەرەبووی ئەو خەڵکانە بکاتەوە. بەڵێ خۆی قەرەبوو وەکو باسم کرد لەلایەن حکوومەتی عێراقەوە بە هیچ شێوەیەک قەرەبووی کەس نەکراوەتەوە بە تایبەت پێکاتی کوردی بە هیچ شێوەیە قەرەبوو نەکراوەتەوە. هەر لە جگە لە کاتی ڕفراندۆمیش بگەڕێنەوە بۆ پێش لە دوای ڕوخانی ڕژێم کە تەقینەوەی کاتی قاعیدە و پاشان داعش کورد زەرمەندێکی زۆر گەورە بووە لە ناوشاری خۆرماتووە، بەڵام حکوومەتی عێراق ئاوڕی لە بەتایبەت لە پێکاتی کوردی نەداوەتەوە. بۆیە بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراق قەرەبووی کەسی نەکردێتەوە. بەڵام ئەوەی کە من باسم کرد ئێمە خۆمان هەوڵمان داوە لە ڕێگە ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی چەند کەسێکەوە توانیمانە بەشێک لەو ماڵانەی کە سوتێنران کە ڕوخێنران کە بەتاڵان بران بۆ ئەوەی وردە وردە هەوڵ بدەین خەڵکەکە بێتەوە ئەوەمان کردووە. بەڵام لە مەسەلەی قەرەبووکردنەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە بە هیچ شێوە قەرەبووی ئاوڵاتی کورد لە شاری خۆرماتوو نەکراوەتەوە. بەڵێ بینە سەر ناوچەی داودا ئەنی لە ماوەکانی ڕابردووش خەڵکی ئەم ناوچەیە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕایانگەیان کە پێویستیان بە هاوکاری و ناوچەکانیان پێویستەکەەوە پاک بکرێنەوە چێو ماڵ بکرێن و داعش ناو بەناو یعنی زیانیان پێگەینی ناو بەناو جاروایە شوانکارێک ئەڕفێنی ئەبینی کە شوانکارێک هیچ تاوانێکی نییەوە ئەوان دوور لە هەموو بەها و قیەم و پرەنسیپێکی ئاینی کۆمەڵایەتی مۆراڵی ئەخلاقیە بینی کە شەهید ینی خود خەڵکی شەهید دەکەن و شوانکارەیەک هاوڵاتیەکی هەژار شەهید دەکەن. کەواتە دۆخی ئەمنی ناوچەی داودە بە کوێ گەیشتەوە تا چەند حکوومەتی عێراق هەوڵی داواکەوە ئەو ناوچانە زیاتر کۆنتترۆل بکە هەڵبەت ینی بێگومان ڕەنگە بە تەنها ناتوانێت کەمە دارێک وەک دەڵێن دووسەرەیە پێویستی بە هەماهنگگی پێشمەرگەشەیە بەڕاستی لە هەمان کاتدا کەواتە دۆخەکە لە چ ئاستێکایە. بەڵێ سەبارەت بە ناوچەی داودا وەکو ژەنابتان ئاگادارن هێزێکی تیرۆریست لەو سنوورەیە داعشن، بەڵام وەکو واقع ئەو هێزە هێزێکی گوماناویە. ئەو هێزە لە ناوچەی داودا جێگیر بوونە و بە تایبەت لە گوندەکانی پەڵکانە و شۆراو و لە گوندی دوڕاجی ئەو دیانە تقریبان سنووری هاتوشۆی ئەوانە ناڵێن سنووری چالاکی. ئەم هێزانە چالاکیە نییە وەکو چالاکی، یعنی بیانەوێ وەکو کاتی داعش چالاکی بکەن شەڕ بکەن بشنە سەر ڕەبای و مەعسکەرات، بەڵام ئەمانە ئەوەی بەپێی زانیاری ئێمە ئەوەی کە ئێمە زانیاریمان هەوەی ئێمە لەو سنوورین ئەمانە شوێنی تایبەتیان هەیە کە شوێنی هاتوشۆیانە. ئەو شوێنە وەکو چۆن بڵێ سنوورێکیان داناوە، ئەو سنوورە هەر هاوڵاتیەک هەر شوانکارەیەک ئەو سنوورە ببەزێنە ئەوان ئێگرن، بەڵام وەکو بڵێ خۆیان مەفرەزەی تایبەتیان هەبیە بۆ گرتنی خەڵک بۆ ئەنجامدانی چالاکی بە هیچ شێوک ئەوانیان نییە، بەڵام ئەوان خۆیان سنوورێکیان دانەوە ئەو سنوورانێکە هاتوشۆیتی ئاکەن و شوێنی خۆیانە بۆ ئەوەی ئەو هاوڵایەتانی ئەو خەڵکەی ئەو شوانکارانە ئەو سنوورە نەبزێن و شوێنەکانیان نەبینن و وەکو چۆن بڵێ سڕەکانیان کەشف نەبێ، بۆیە ناهێڵن کەس لەو سنوورە ببەزێنەوە بڕاتە شوێنەکانی ئەوان، بۆیە زیاتر ئەو خەڵکە ئەگرن شوانکارێک یان هاوڵاتیەک ئەگرن. سەبارەت لە ڕوویەکی ترەوە من بۆشی وتم ئەو هێزە هێزێکی گوماناویە. ئەو هێزانە ئەوەندە دش بە پێشمەرگە و دش بە هاوڵاتی کوردن ئەوەنە دش بە هێزە عێراقیەکان نین. مەسەڵەن بۆ نمونە سوپای عێراق
حەشی شعبی هاتشوایەکی باشیانەیە لە ناوچەی داودا بۆ دیوی ناحی ئامرلی و سلێمان بەگ و لەوێشەوە بۆ چەمی زەرگە و ئەو شوێنانە لە نێوان ڕەبیە و مەعاسکەراتی ئەوان هاتشۆەکەن بەڵام بە هیچ شێوەیە چالاکی بەرامبەر ئەوان ناکەن ئەمە جێگای کورد و پێشمەرگەیە بەڵێ ئەمە جێگای گومانە ئەو هێزانە کێیان ژڵێنیە و ئەو هێزانە کێ ساحبیانە و بۆچی بەم شێوەیە ڕەفتارەکەن بۆچی بەرامبەر بە پێشمەرگە و بەرامبەر بە هاوڵاتی دانیشتووی ناوچەی داوێ بەو شێوە تەعاملەکەن بەڵام بە پێشەوانەوە لەو سنوورەی کە من باسم کرد هیچ جۆرە چالاکی و هیچ جۆرە کردەوەیەکی تیرۆریستی ئەنجام نادەن ئەمە یەک دووهەم سەبارەت بەم هێزە دیارە ئۆپەراسیۆنی گەورە گەورە کراوە لەو سنوورە بۆ ڕاونانیان و بۆ دەرکردنیان لەو سنوورە بەڵام ئەم گروپانە ئەم چەکدارانە پێش ئەوەی هێرشەکە بکرێ ئەوان بە چەند ڕۆژێکیان بە چەند سەعاتێک سنوورەکە شۆڵەکەن و پاش ئۆپەراسیۆنەکە جارێکی تر ئەگەڕێنەوە بۆ سنوورەکەی خۆیان هەم لەبەر کەمی عەدەدیان و هەم لەبەر ئەوەی شوێنی گەورەی تایبەتیان نییە تا بتوانی سەیتەرە بکەیتە سەریانە بۆیە خەڵکی ناوچەی داودا چەندین جار گردبوونەوەیان کردووە خۆپیشاندانیان کردووە سکاڵایان تۆمار کردووە لە ئاستی سەرکردایەتیش ئەو سکاڵیانە گەیشتۆتە ئەوێ بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئەم گروپە تۆرۆریستانە بدۆزرێتەوە بۆی ئەو خەڵکە بتوانێ بە ئاسانی ئیشوکاری خۆی جێبەجێکە بەڕاستی یعنی سنووری داودا یەکێک بوو لەو سنوورانەی کە ناوچەیەکی کشت و کاڵی باش ناوچەیەکی ئاوەدانی باش و ئەتوانم بڵێم خەڵکی خورمات و دەوروبەریشی بۆ سەفرە و سیاحە کە ڕویانە کرد لە ناوچەی داودا و بە تایبەتی دیەکانی قۆمپەڵک و ئەو دیانەی کە زیاتر لەسەر ئاون چەم و داری هەیە بەڵام بەداخەوەی ئێستاکە ناوچەی داودا وای لێ هاتووە کە تەنانەت دانیشتن لە گوندەکان زۆر زەحمەت بووە بەداخەوە بینە سەر خوێندنی کوردی بێگومان دڵنیاشم کە خورمات و هاوشێوەی کەرکووک ینی کێشە و گرفتی هەیە لە کەرتی خوێندن بە تایبەت خوێندنی کوردی چین ئەو کێشە و گرفتانەی کەوا دێنە بەردەم کەرتی خوێندنی کوردی یاخود بوار و بواری فێربوون و بواری زانست و بواری گەشەسەندن و بواری پێگەیاندنی نەوەی داهاتوو بەڵێ سەبارەت بە خوێندنی کوردی هەر لە دوای ساڵی 2023ەوە کە بۆ یەکەمین جار دیراسەی کوردی لە ناوچە جێناکۆکان یان بڵێن ناوچەکانی مادەی 140 دەستی پێکرد دیارە خورماتویش یەکێک لەو شارانە بوو کە بە شێوەیەکی زۆر باش دیراسەی کوردی لە شاری خورماتوو دەست پێکرد ئێمە دیارە لە خورماتوو 32 قوتابخانەی ناوەندی و دواناوەندیمان هەیە و نزیکەی 600 مامۆستا و کارمەند و کارگوزارمان هەیە کە ئەمانە لەسەر میلاکی هەرێمی کوردستانن لێرە چی کێشە و جلوگرفتێک بۆ ئەمانە دروست بووە بە تایبەتی چەند کێشەیەکی ڕئیسیە ناچینە هوردەکاری هەموو کێشەکانەوە لێرە کێشەی ئەم مامۆستایانە ئەوەیە وەکو میلاک لەسەر هەرێمی کوردستانن بەڵام لە ڕووی ئیداری و پەروەردەییوە ئەمانە لەگەڵ عێراقا ئەبێ تەعامل بکەیت دیارە ئەمە تۆزێک زەحمەتە بێ کە تۆ لە ڕووی میلاکەوە لەسەر هەرێمی کوردستان بی و لە ڕووی کاری پەروەردەوی ئیشی پەروەردەیی و ئیداریوە لەسەر عێراق بی ئەمە کێشەیەکی دروست کردووە کێشەی دووەم مامۆستای هەرێم نە بە بەڕێوەبەر ئەکرێت و نە بە مەعاون ئەکرێت و تەنانەت مامۆستای هەرێم لەسەر میلاکی هەرێم بێ و موچەخۆری هەرێم بێ تەنانەت ناکرێنە مراقب و چاودێر لەسەر ئیمتیحاناتیش ئەمە کێشەیەکی گەورەی دروست کرۆ بۆ خوێندکارەکان لە کاتێکا خوێندکارێک لە ناو ئیمتیحانێک کێشەیەکی هەبێ ئەبێ لەگەڵ مامۆستا عێراقیەکان یا مامۆستا عەرەبەکان قسە بکە بۆیە ئەمە حاڵەتێکی دروست کردووە کە کێشەیەکی گەورەیە بەنسبەت خوێندکارەوە یەکێ لە کێشەکانی تر نەبوونی بینایە نەبوونی بینای قوتابخانەکان یعنی وەکو پێویست بایەخ نەدراوە بە دروستکردنی بینا هە لە دوای 2023ەوە تاکو ئێستا کێشەیەکی تریان هەیە مەسەلەی گواستنەوەی مامۆستا ئەو مامۆستایانەی کە لەوێن زۆر جار ئەو مامۆستایانە ئەگوازرێنەوە بۆ شارەکانی تر کە
کەواتە خۆیان نەقڵەکەن بەڵام بە پشتیوانی لایەنێک خۆیان ئەگوازنەوە هاوکاریان ئەکەن کاراسانیان بۆکەن بۆ ئەوی لە خورماتووە نەقڵ بن بۆ شوێنەکانی تر لایەنی کوردیش بێگومان بەس بەڵێ طبعا لایەنی کوردی ئەوەش هەدەفەکە معلومە یعنی بۆچیە ناچینە ئەو تەفاسیلەوە بەڵام بە شێوەی گشتی ئەمە کێشە ڕئیسیەکانی پەروەردە و دیراسی کوردیە لە خورماتوو بابەتی خزمەتگوزاری دیارە لە کەرکووک بەداخەوە لە دوای لەکەوتەکانی ڕفراندووە مەم پارێزگارە بۆ کاراتێکی ئێستا هەیە جیاوازیەکە لە نێوان گەڕەکان بە تایبەت گەڕەکی کوردی وە گەڕەکە جیاوازەکانی دیکە ئەخۆ لە خورماتوو بە هەمان شێوەیە ئەمەی کە ڕوویدا بەهۆی لەکەوتەکانی ڕفراندۆم و ئەو ڕووداوانی کەواڕووی دە گۆڕانکاری سیاسی و گۆڕانکاری ئەمنی لە ناوچەکە تا چەند کاریگەری هەبووە لەسەر خزمەتکردنی گەڕەکە کوردیەکان لە ماوەکانی ڕابردوو بەڵێ دیارە مەسلەی خزمەتگوزاری و پرۆژەی خزمەتگوزاری لە شاری خورماتوو بە حەقیقەت ئێستا ئەو شارە پرۆژەی باشی بۆ جێبەجێ ئەکرێ خزمەتگوزاریەکی زۆر بازدەستی پێکردووە ئەتوانم بڵێم 2 ساڵ پێش ئیستا خزمەتگوزاریەکانی شاری خورماتوو هەر لە قیرتاوکردنی جادۆبان هەر لە مەسلەی لە مەجای کارەبا لە مەجای ئاو ئەم خزمەتگوزاریانە بە حەقیقەت بە شێوەیەکی زۆر باش هەبووە بەڵام ئەمانە زیاتر لە گەڕەکە تورکمانی و عەرەبیەکان بووە لە گەڕەکە کوردیەکانیش بووە بەڵام وەکو پێویست نەبووە بەڵام لە پاش دەست بەکاربوونی بەڕێز جەنابی کاک مەلا کەریم لێپرسراوی مەڵبەند دەست بەکاربوونیان وەکو ئەندام پەرلەمان ئێستا لە گەڕەکە کوردیەکانیش خزمەتی باشەیە خزمەتی باش کراوە جادەی باشەیە پرۆژەی باشەیە تەبعاً بە هەوڵ و تەقەلای جەنابی کاک مەلا کەریم کراوە ئەوتری ئەهلومە کە ئەدرابی شیعابیها کەواتە وێش بێگومان کە خەڵکی و ناوچەیە زانێکەوە دەست خاتە سەر برینەکان بۆی کە چارەسەری بەڵێ بەتاکید یعنی کاک مەلا کەریم نەک ئێمە وەکو کادری ئەو مەڵبەندە طبعاً بەشایەتی خەڵکی خورماتووە بەشایەتی لایەنە سیاسیەکانی تریش کە ئێمە هاوپەیمانین لەگەڵا بە حەقیقەت و پیاوە پشت نادا ینی شەو ڕۆژی خستووەتە سەریەک زیاتر سەردانی بەغداکە سەردانی وەزارەتەکانی بەغداکە سەردانی بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگای سەلاحەدینەکە بۆ جوڵاندنی پرۆژەکان بۆ بەدەستێنانی پرۆژەکان و بە تایبەت لە گەڕەکە کوردیەکان ئێستا ئەتوانم بڵێم بەشێکی باش لەو پرۆژانەی کە خەڵک ئەویست جێبەجێ بکرێ ئێستا بەشێکیان جێبەجێ کراون و بەشێتریش لە پرۆژەکان لە بواری جێبەجێکردنان بە هیوای ئەوەین کە لەم ماوەیە چەند پرۆژەیەکی تری باش لە شاری خورماتوو جێبەجێکرەوە تایبەت لە گەڕەکە کوردیەکان ئەوەی کە ئێمە مەبەستمانە هەرچەندە جەنابی کاک مەلا کەریم ئەندام پەرلەمانی هەموو شاری خورماتوو هەر سێ پێکاتەکەیە بەڵام بە تایبەت لەو شوێنانە پرۆژە جێبەجێ ئەکات کە بێپرۆژەن کە وەکو پێویست ئاوریان نەدراوەوە ئەویش گەڕەکە کوردیەکانە بەڵێ وەکڕۆنشیانی لەسەرتا باسم کە بۆ خورماتوو یعنی فرە پێکاتە و فرە مەزهبە بێگومان جاری وهەیە بە حکمی کۆمەڵێک هۆکار کۆمەڵێک فیگەر و فاکتەر جاری وهەیە ناکۆکیش دروستە بێ لە بین لایەنەکان کەواتە لە ئێستارە دۆخی کۆمەڵایەتی نێوان پێکاتەکانی خورماتوو لە چ هەستێکە ئاخۆ بۆ نمونە جار وایڵێ یاخود خەڵکی کۆمەلگا ئاڵێن ئەڵێن کە خەڵک ئاشتەوایی و پێکەوە ژیانی پێویستە بەڵام جاری وایە سیاسەکان ناڵنکەوە بە حەسەینەوە لە خورماتوو لە چ ئاستەکە تا چەند بۆ نمونە ئەڵبە دیاران بەستم وایە خەڵکی ڕەسەنی خورماتوو تا چەند لەگەڵ ئاشتی و پێکەوە ژیان و بەرەو پێشبردننی قەزاقی خۆیان بەڵێ خۆی ئەمە شەر ئەتوانم بیگەڕێنبووە بۆ پەیوەندیمان لەگەڵ پێکاتەکانی ترا بە حەقیقەت ئێستا نێوانی ئێمە و پێکاتەکانی تر وەکو عەرەب و تورکمان زۆر باشە ئێستا پەیوەندیمان زۆر باشە هاشوی باشمانێ باشترین بەڵگەمان ئەوەیە کە ئێمە لە نەورۆز ئاهەنگێکمان سازدا ئاهەنگێکی باشمان سازدا بەڕاستی مشارەکەیەکی باشیان کرد هەم برایانی تورکمان و هەم برایانی عەرەب و بەڕێز قایموقامی شاری خورماتووش کە لە نەتەوەی تورکمانە بەشداری کرد لە ئاهەنگەکە لەگەڵمانە بۆیە ئێستا ئەوانیش بە هیوای ئەوەن کە پەیوەندیان لەگەڵ ئێمە باش بیە ئێستا زروفەکە زۆر گۆڕاوە لە چاو
چەند ساڵی ڕابردوو وردە وردە شتەکان وردە وردە ئاسایی ئەبێتەوە پەیوەندیەکانمان باشتر ئەبێ و خۆمانی شەوڵمان داوە نزیکبوونەوەی زیاتر بکەین لەگەڵ پێکاتەکانی ترا یعنی تێگەیشتێکی باش لە نێوانمان هەیە چی لە نێوان ئەوان وەچی لە نێوان ئێمە و هاشووی باشمانیش هەیە. بەڵێ ناهاوسەنگی لە ڕێژەی فەرمانبەرانی کورد لە دایرە خەدەمەکان یاخود دامەزراوە حکومیەکان لە خورماتوە ئەمە تا چەند کێشەی دروستکرێ بۆ لە پێش ڕووداوەکانی ئۆکتۆبر و لێکەوتەکانی ڕێفراندۆم ڕێژەیەکی زۆری فەرمانبەری کورد هەبوو لە دامەزراوەکانی خورماتووە دەوروبەری بەڵام لە دوایەوە پەیتا هێواش شێواش ڕێژەکە لە داکشانە بوو کەمی کردەوە ئەمە تا چەند کاریگەری هەبێ لەسەرەوەی کە هاوڵاتیەکی خورمات و ڕەنگە سبەی دوێ بڕوو کاتە فەرمانگەیەکی حکومی لەوانەیە بۆ نمونە ئەشێ ئەمە ڕوویداوە لە هەموو عێراقا فەرمانبەرێکی تونندڕەوی لەوانی ڕەگەز پەرست و نەتەوە پەرستی تێدا بێت کە مامەڵەکەت بەڕێ نەکا بەڕاستی بەڵام ئەگەر کوردێک بێت لە ڕووی دەرونیەوە تۆ مرتاح بیت و ئەشێکەوە ئیشەکەت بە جوانیش بۆ بەڕێ بکە ئەمە ژانی ڕێژەیە مطلق نییە کەم بڵێم 100% وایە بەڵام نزبیە شتەکە کەواتە داکشاندن یاخۆ دابەزینی ڕێژەی فەرمانبەری کورد لە فەرمانگە حکومیەکانی خورماتۆمە چ کاریگەریەکی هەبووە لەسەر دانیشتوانی قەزاکە ئەوەش بە ڕێژەیە مەسەلەی بوونی فەرمانبەری کورد لە فەرمانگەکان ئەوەش بە شێوەیەکی ڕێژەیە بۆ نمونە ئێمە لە کەرتی تەندروستی فەرمانبەری زۆرمان هەیە لە هەندێ فەرمانگەکان فەرمانبەری کوردی کەمتیایە و خۆی هەل لە ئەسڵا ڕێژەی دامەدراندن کەمە بەڵام بەنسبەت هاتشۆکردنی دایرەکان وەکو جەنابەتی شارێت بۆی کرد تقریبا نۆشتە زۆر عەرقەرەی دروست نەکرۆ بۆ ئێمە بە حوکمی ئەوەی خەڵکی شاری خورماتوو ئێمە وەکو پێکاتەی کورد هەر عیلاقاتێکی تاریخیمان هەیە لەگەڵ مەسەڵەن بڵێ نەتەوەی تورکمان کە زیاتر ئەوان لە دائیرەکانە زیاتر ئەوان فەرمانبەرن ئەوە تقریبا کێشەیەکی وای بۆ ئێمە دروست نەکردو بۆی کە بڕۆیتە دائیرێک عەرقەلەت بۆ دروستکەن بە شێوەک لە شێوەکان ئەوەمان نییە ئەو ئەشکالاتەمان نییە ئاساییە مەسەلەی هاشۆکردنی فەرمانگەکان چۆنێتی بەڕێکردنی معاملات ئەوە کێشەی بۆ ئێمە دروست نەکە بەڵام بە تاکید مەسەلەی ڕێژەی فەرمانبەری کورد بە بەراورد لەگەڵ فەرمانبەری تورکمان و عەرەبا ڕێژێکی زۆر کەم فەرمانبەری کورد لەو شارە هەیە تەنانەت دائیرەکانیش ئێمە هیچ دائیرەیەکی شاری خورماتوو بەدەستی ئێمەوە نییە مەسەڵەن بڵێ بەڕێوەبەرەکەی سەر بە لە پێکاتەی کورد بێت ئێمە لەوێ نیمانە وەکو ئیشارەت بۆی کرد لە پێشا ئێمە قایمقامیش لە پێکاتەی کوردی بووە و بەشێک لە بەڕێوەبەری فەرمانگەکانی شار کورد بوونا بەڵام ئێستا ئێمە فەرمانگە وەکو فەرمانگە بەدەست کوردەوە نییە بەڵام وەکو چۆنێتی تەعامولکردن لە نێوان کورد و تورکمان یان کورد و عەرەب بۆ هاتشۆکردن و بۆ جێبەجێکردنی معاملات و بۆ هاتشۆکردنی فەرمانگەکان کێشێکی ئەو توی مەمان دروست نەکردەوە وەکو مەڵبەند وەکو سەرکردایەتی یەکێتی یان هیچ هەوڵێک لە ئارایەدا هەیە کە بۆ نمونە بۆ داهاتوو ئەو پۆستە ئیدارانەی کە هین کورد بوون لە پێش ڕووداوەکانی ڕێفراندۆمەوە کە بۆ نمونە بەڕێوەبەری دایرەیە قایمقامە کە مافی کوردە دووبارە بگێڕنەوە بۆ کورد لە پێشە چەند جارێک دانیشتمان هەبوو لەسەرەوە بابەتە کە چۆن بتوانین جارێکی تر تەوازن ڕابگرین لە نێوان هەرسێ پێکاتەکە بۆ فەرمانگەکان دیارە نەگەیشتنە ڕێکەوتن وە لەوانەشە بەشێکی لای ئێمە بێ لای ئەوان نەبێ ینی ئەوان چەند جارێک ئامادەیان دەربڕیەوە بۆ ئەوەی دابنشین و تەوازنێک دروستکەین لە شاری خورماتوو بەڵام نەگەیشتنتە ڕێکەوتن بە شێوەیەکی فەرمی بەشێک لای من بەست لایەنە سیاسی کوردیەکانە لایەنە سیاسیە کوردیەکان و خۆمانیش لەوانەیە وەکو پێویستە و ئامادەییمانتیانە بێت لەم مەرحەلە یعنی مەبەست ئەم مەرحەلەیە بۆ ئەوی بتوانین هەندێک لە فەرمانگەکان وەرگرین لەبەرەوە احتیمالە ئێمە تموحمان لە پۆستی قایمقام بێت تموحمان لە پۆستی بەڕێوەبەری پۆلیس بێت لەوانی وەکو ئاسانیان دەدەسوە بۆیە ئەگەر شتەکان لە ئاسی تموحی ئێمە نەبێ ئێمە ناتوانین بە چەند فەرمانگەیەکی لاواز قەنعەت بڵێ دیارە بەگشتی ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بێگومان یەکەم کاریگەری یاخود یەکەم وێزگەی لەسەر ناوچەکانی مادەی 100 لەبێت لە خورماتوو بە هەمان شێو تا چەند ناکۆچی و یەک ڕیز نەبوون و یەک هەڵوێستی و یەک دەست نەبوون و یەک پاکێج نەبوونی لایەنە سیاسی کوردەکان بۆ ئەم ناوچانە
چ کاریگەریەکی هەیە لەسەر قەزای خورماتووە دەوروبەریشی؟ بەڵێ مەسلەی نێوان ئێمە و لایەنەکان زیاتر مەبەستا دیارە لە شاری خورماتوو جگە لە بەرایانی پارتی دیموکراتی کوردستان لایەنە سیاسیەکانی ئەوێ بزوتنەوەی گۆڕانە حزبی شوعیە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامیە ئێمە پەیوەندیەکی زۆر باشمان هەیە هاتشوویەکی زۆر باشمان هەیە و لە هەڵبژاردننی ڕابردوش بە حقیقت ئاوکارمان بوون و دەنگیشیان پێماندا دەنگیشان بۆمان کۆ کردەوە بۆیە عیلاقاتی ئێمە پەیوەندی ئێمە لەگەڵ ئەو حزبانەیە کە ئێستا بارەگان لە شاری خورماتوو هەیە جگە لە پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیمان زۆر باشە و لە زۆر بابەتە ئێمە دانیشتنمان هەیە لەگەڵ یەکە و ڕاو بۆچوونی یەک وەرەگرین سەبارەت بە کۆی بابەتەکان. بەڵێ کاک کەمال من سەردەمێک کە خوێندکاری زانکۆ بووم بێگومان هاوڵاتیمان لەگەڵا بوو یاخود خوێندکارمان لەگەڵا بوو کە خەڵکی خورماتوو بوو بە حکمی ڕێگەوبان ئەوە بەهاتایە بۆ کەرکووک و لێرە لە بەشی ناوخۆی دابنیشتایە و جاریەوە بە مانگ ناچۆ ماڵی خۆی ئەمەش ئەنجاروا لە ڕێگەوبان تووشی ڕوودای هات چۆشم بەڕاستی بەداخەوە تا چەند گرنگە لە داهاتووە هەوڵ بدرێت کە بۆ خورماتوش ینی بۆ نمونە کۆلێژ یاخود پەیمانگا ئیدی پەیمانگای حکومی بێ یاخود ئەهلی بێ بکرێتەوە بۆی کە بۆ نمونە ئەو کەسانی کەەوە دەرەجەکەیان یاخود نمرەکەیان شایستەی ئەوەن کە لە خورماتی وەربگیرن بۆی لە قەزای خۆیان یاخود لە شارەکەی خۆیان داوام کە نەچن شارەکانی دیکە تاوەکو تووشی کێشە و گرفتی وانە بن. بەڵێ سەبارەت بەو بابەتە هەوڵ دراوە بۆ ئەوەی کە بەشێک لە مەسەڵەن بۆ نمونە بەشێک لە کۆلیژەکان بهێنێتە شاری خورماتوو بەڵام وەکو حقیقت تا ئێستا ئەو هەوڵانە سەرکەوتو نەبووە ڕاستە ئێمەش چاوەڕوانی ئەوەین کە ئەو شتە بکرێ و بتوانرێت خوێنکاری کوردی شاری خورماتوو وەکو شوێنەکانی تر وەکو لە شوێنەکەی خۆی بخوێنێ و لە شوێنەکەی خۆی شوێنی هەبێ شوێنی حەوانەی هەبێ بەڵام تا ئێستا ئەوەی کە باسمان کرد وەکو پێوی سەرکەوتو نەبووە. بەڵێ سەبارەت بە ئامادەکاری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیارە تاو ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردن بۆتە شتێکی حتمی و پەرلەمانیش دوایین دانیشتن دوێنێ بوو کە تا درنگانە شەو لەسەری دانیشتن و لەسەر کۆمەڵی خاڵ ینی ڕێککەوتون بابزانین کە کورد و لایەنە سیاسی کوردەکان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای خورماتوو چه ئامادەکاریش کردو بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و تا چەند ینی گرنگە بۆ داهاتوو کە گەنجانی ئێستا بە تایبەت ئەوانی کە پێم وایە بە 2005 ئەمجارە توانکەوە دەنگی خۆیان بدەن تەمەنیان گەشتەوە بە 18 ساڵ ئەوانیش کەنەوەی ئێستاونەوەی دوا ڕۆژن هەست بە مەسئولیەتێکی نیشتیمانی وەتانی بکەن لە هەمبەر خاک و لە هەمبەر ئەم ناوچانەوە درک بۆ بکەین کە ئێمەگە لە هەرێمی کوردستان لە هەولێر و سلێمانی یعنی ئەگەر هاوڵاتیت دەنگیش نەدا و بایکۆتیش کە ڕەنگە ئاسایی بێ بەڵام بۆ ئێمەی گەرمیانەکان بایکۆتکردن و دەنگنەدان چارەنووسەکەی مەترسیدارە بێت و هەر هەڵبژاردنێک لەم ناوچانە بکرێ بێگومان سەرژمێریە بۆ داهاتوو لەوانەیە بۆ ناوچەیەکی وەکو کەرکووک و خورماتوو ئەگەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ماوەی چەندی ساڵ لێ بەڕێوە نەچووە ئێستا گەر بکرێ لەوان تابی ساڵ دیکەش نەکرێ بەڕاستی کەواتە تا چەند گرنگە و ئامادەکاریەکان لە چیان و گرنگی بەشداری هاوڵاتیان تا چەند گرنگە تا چەند پێویستە. بەڵێ مەسەلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئێمەی خەڵکی خورماتوو و بۆ ئێمە پێکاتەی کورد ئەتوانم بڵێم بەقەت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ ئێمە زەرورە لەبەرەوەی ئێمە هەموو ئیشوکارەکانی ئێمە هەموو داواکارەکانی ئێمە لە پارێزگای سەلاحەدینە بۆیە ئێمە مەسەلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر بەهەند وەری ئەگرین و لە ڕابردووشە ئیشی باشمان بۆی کردووە و ئامادەکاری باشمان کردووە و ئامادەکاری باشش دەکەین لەبەرەوەی ئێمە لە پارێزگای سەلاحەدین ئێمە لە ڕابردووە یەک ئەندامی ئەنجومەنمان هەبوو ئەو ئەندام ئەنجومەنە بەپێی ئەو ڕێکەوتنە کە لە نێوان ئێمە و پارێزگای سەلاحەدینە هەبوو وەکو پێکاتەی کورد ئێمە توانیمان ژێگری پارێزگاری سەلاحەدین بەدەست بێرین لە شوێن ئەو ئێمە کەسێکمانیش بووە ئەندامی ئەنجومەن لە پارێزگای سەلاحەدین بەداخەوە ئەوەی کە ئەندامی ئەنجومەنەکەی ئێمە کاک سەید ڕەشید خورشید بوو لەگەڵ کەسێکی ترا کە سەید قادر بوو ئەو سەرۆکی
ئەنجومەنی قەزای خورماتوو بوو لە ساڵی 2013 کە وابزانم ئەمڕۆ ساڵیادی شەهیدبوونیانە دوو پیاوی تێکۆشەر دوو پیاوی دەست و دەم و داوێن پاک کە 10 ساڵ پێش ساکە شەهید بوون ئەندامی ئەنجومەنەکەی ئێمە و سەرۆکی ئەنجومەنی قەزای خورماتوو سەید قادر ئەویش لە پێکاتی عەرەب بوو بەڵام دۆستێکی باشی ئێمە بوو و لەگەڵ کاک شەلال کە قایموقامی شاری خورماتوو بوو بەداخەوە لە کارێکی تیرۆریستیە سایرەکان تەقێنراوە شەهید بوون من لە ساڵیادیانە لێرەوە سڵاو دەنێرم بۆ ڕوحی پاکیان هەمیشە زیندون و هەمیشە نەمرن ئەوان ئیشی باشیان کرد لە کاتی خۆیان لە پارێزگای سەلاحەدین بە حەقیقەت ئێمە چۆن توانیمان ئیشی باشمان کرد هەوڵی باشماندا توانیمان کورسیەکی پەرلەمانی عێراق بە دەنگێکی باشەوە بەدەست بێرین ئەو دەنگەی ئێمە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ دەنگی بەرایانی عەرەب و تورکمانە دەنگەکەی ئێمە دەنگی ڕەسەنی شاری خورماتوو بوو ئەوانەی کە سەرکەوتن لە بەرایانی تورکمان بە دەنگی خورماتوو سەر نەکەوتن بە دەنگی دەوروبەری خورماتوو سەرکەوتن لەبەر هەندێک هۆکاری سیاسی و سەربازی بەڵام ئەو دەنگەی ئێمە ئەو دەنگانەی ئێمە کە توانیمان 12,000 و قسوور دەنگ بێنین کە جەنابی کاک مەلاکەریم کاندیدی ئێمە بۆ سەرکەوت و چۆن ئیشمان کردبەوە چۆن توانیمان ئەوە بکەین و بەرنامەمان هەیە زۆر بە باشی و زۆر بە شێوەیەکی باش بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش کاری باش بکەین و لە هەوڵداین بە بەردەوام و بەرنامەمانیشەیە کە بتوانین کەسێکمان جارێکی تر کاندیدێکی سەر بخەین بۆ ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین کە زۆر زەرورە بۆ ئێمەی پێکاتەی کورد لە شاری خورماتوو. بەڵێ هەڵبەت کاتم کەمەوە بەڵام دوای پرسیار پێم خۆشە کە لێتی کەم سەبارەت بە پرسی دوولیوە هاوبەشەکە ئەمە دیارە لە پەرلەمان و ئەوانە قۆم و قەوقی لەو قاڵی زۆر لەسەر کراوە بەڵام تا چەند گرنگەکە بێتم دوولیوە هاوبەشە بۆ قەزای خورماتوو پێک بهێنرێت دیارە نەکرد خورماتوو بۆ کۆی ناوچەکانی ماری سەڵوچلە ئەگەر بە کورتی پێم بڵی سپاس. بەڵێ سەبارەت بە دوولیواکە دیارە جەنابی کاک مەلاکەریم کە ئەندامی پەرلەمانی عێراقا و ئەو کاتەی کە لە لیژنەی ئەمن و دیفاع بوو هەوڵێکی زۆر باشیدا و کەسی باشی بەرپرسی باشی لە بەغدا بینی بۆ ئەوەی جوڵەیەک بەو بابەتە بدا و لەوانەشە ئیشی باش کرابێ لەو مەجالە لەسەر ئەو دیلوایە ئەو دوولیوایە بە تایبەت بۆ خەڵکی خورماتوو زۆر باشە کە ئێمە گەنجێکی زۆرمان ناونووس کردووە و گەنجێکی زۆرمان ناردووە بۆ ئەوێ وابزانم بەشێکیان تەدریبەکانیش تەواو کردووە ماوە لەسەر ئەوەی برارەکە دەرجکاتی خۆی ئەوەی من شارەزایی و معلوماتم هەبێ باسی ئەوەیە نەکردوایە بجەنیە ئەگەر کاتێک هەر کاتێک میزانەیە تەزیق کرا بجە دانرا ئەو کاتە ئەتوانرێ ئەو دوولیوایە بکرێتەوە چونکە ئەو دوولیوایە زیاتر ئەرک و چالاکیان ئەوەی ئێمە بزانین لە سنووری مادەی 140 بێت بۆ ئەو زۆر زەرورە بۆ هەم بۆ سنوورەکە و هەم بۆ خورماتوو و هەم بۆ گەنجەکانی شاری خورماتوو. دەستخۆش کاک کەمال سپاس دەکەین سپاس کە لە ستێدیۆ لەگەڵمان ئامادە بوویت منیش زۆر سوپاستانەکەم بە هیوای سەرکەوتنتان. زۆر سپاس بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا وینەر بوون هەموو لایەکتان شاد و کامەران بن ماڵاوە.